پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوەیە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک کۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان، تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوێک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە، لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. پێمافێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبات چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی بوونەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. شەوی چوارشەممەیە و کاتژمێر 9 کاتی پێشکەشکردنی بەرنامەکانی پێشەنگ TVە. بینەرانی عزیز، من بنار مستەفام و خۆشحاڵم جارێکتر دێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. بەرنامەکانی ئەمڕۆمان سێی کانونی یەکەم لا دووتەوەر پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە گەرمترین ڕووداوەکانی ئەمڕۆی کوردستان، ئەوەی کە لە گوندی لاجان ڕوودەدات قسە و باسمان دەبێت، و پاشانیش سەبارەت بە پرۆسەی ئاشتی لە غەزە و بە دیاریکراوی ئەو پێشنیارەی کە دۆناڵد ترامپ هێنا پێشەوە بۆ ئاشتی لە غەزە بەرنامەمان دەبێت، و کورتە ڕێپۆرتاجێکی شێ لە کۆتاییدا پێکەوە تەماشای دەکەین. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمەندەی خەنەڕ و ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. مەڵە بینەرانی عزیز، سەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر ئەو ڕووداوانەی لە لاجان لە چەند ڕۆژی ڕابردووە بوون و ئێستاش بە شێوەیەک بەردەوامە. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوەی دیدگای سۆسیالیستی جەمال موحسین.
جەمال محسین ئەوەت باش و سپاسکە لەگەڵمانیت. هەرتان باش سڵاو لێەوە و لە بینەران و جوگرانی بەرنامەکانتان. سەرەتا لەوە دەست پێ بکەم کە بپرسم ئەوەی لە لاجان ڕوودەدات چییە؟ شەڕی دەسەڵات و عەشیرەتێکە کۆمپانیا و دانیشتوانەکەیەتی پەلاماری دەسەڵاتە بۆ سەر خەڵکی ناڕازی. ئێوە چۆنی دەبینن ئەمەی کە ڕوودەدات چییە؟ بەڵێ دووبارە سڵاوتان لێبێ. هەڵبەتە بۆ هەمووان ئاشکرا بووە کە هۆکاری ئەم مەسەلەیەکی بووە. سەرەتا بۆ خۆتان نەزانن پاڵەگەی لاناس کە لە سەر ڕێگەی گوێرە لە نزیک گوندی لاجانەوەیە وا بڵین پێشووتر بەڵێنێکیان داوە بە گەنجان و خەڵکی بێکاری ئەو گوندەکە دام بمەنزرێن و بە حاڵەوانیش بۆ بژیوی خۆیان لەوێ بە شێوەی کارماند و شوفێر و ئەمانە لەوێ کار بکەن. تەبعەن ئەوانەوەیان بۆیان مهم بووە کە لەوێکاریان نەمێن و کاریان دەستکەوێ ئەوانیش بەڵێنەکان پێداون بەڵام ئێستا لەسەر بەڵێنەکەیان پەشیمان بوونەتەوە حتا چەند گەنجێکیش کە دامەزراون پێشتر بانگیان کردوین بۆی کە باڵین دەریان بکەن. ئەم شتەش ناڕزایەتی تووڕێیەکی زۆری بە تایبەت خەڵکی گوندی لاجانی لێکەوتەوە و طبعاً بەو بوونەوە ئەو کەسە خەڵکی دانیشتوانی ئێوە خەڵکی بێکاری ئێوە هاتنە سەر شەقام بۆی داوی و مافی خۆیان بکەن. بەڵام وەکو هەشتێکی ڕووداوێکی تری کە چاوەڕوان کراوە دەسەڵاتی پارتی کە چۆن بۆ لە پێناو قازانج و پارە و پولی سەرمایه‌دارانە حازر بەدەستەوە هەموو چەک و چۆڵە و جێیش و سوپا و چەکدارانی کە هەیەی لە پێناوی پاراستنی سەرمایەی بەرپرسانی خۆیان و سەرمایه‌دارانی تری کوردستانایە لێیان چاوەڕوان کراو بوو بۆیە وەکەوەی کە شاڵاو بۆ گرتنی قەڵاوی دوژمنان باڵین لە قەوسێکە بەرێن شاڵاویان هێنا بۆ خەڵکی خۆپشاندەران و تەقیان خەڵک کە وەکو بینیمان بریندارەیە کوژراوێک هەیەەوە طبعاً دوای ئەوەش کەوتنە دەستگیرکردن و ڕاوەدونانی خاڵک و تەنانەتەوەی کە خەڵکیان ناچێت جێگەی خۆیان جێبێ بەمعنا لە سەرەتاوە مەسەلەوە بوو کە خەڵک لە بەرامبەر دابینبوونی بژێوی خۆیان لە بەرامبەرەوەی کە ژیانی تەمین بێ خۆ ناکرێت تۆ لە ناوچەکەی توێە پاڵاوگەیەک دروست دەکرێت تاوان دووگەڵەکەی بێ بە قورجی توە بەڵام تەنانەت ناتوانانی بژی و ماڵەکانیش لەسەرەوە دابین بکەی خەڵک اعتراضەکەی لەجێ خۆیان ناڕەزایەتەکەی بەرحەق بوو بەڵام ناحەقی لەلایەن دەسەڵاتی پارتیەوە بوو پەلاماری ناڕەزایەتیەکانیدا وەک هەمیشە کە داوێتی وەک چۆن نەیهێشتووە لە شارەکانە دەنگ لە بەتایبەتی لە هەولێر و دەوروبەریە بەژێر سای دەسەڵاتیە دەنگ بەرز ببێتەوە پێشەوەی کەسێک دەنگی هەڵبڕی بەگەیشتون دەسەری دەگیریان کردووە ئەمەش چاوەڕوان کراو بوو لەوەی هێزەکانی پارتی چونکە بەڕاستی ئەگەر دەسەڵاتەکەی لەسەر دوو قاچ لەسەر دوو پاوەستا بێ پایەکی پارە و پول و سەرمایەکی زەبەلاحەکە لە کوردستانە دزیوێتی بەتاڵانی بردووە پایەکیشی هەر بەو پارە تاڵان کرا و دزراوە ئەو سوپا و با بڵێن زێڕەڤانی چەکدارانەیە کە ئامادەی کردوون بە خێویانەکە بۆی بیانکە بەگژی خەڵکی ناڕازیە و وەکو بینیمان بەداخەوە کە ئەمان لە نمونەی دەسەڵاتی پارتی بووە بەهەرحاڵ حەوەی شوبات و بیگرێتە خۆپشاندانەکانی تر و تا ڕووداوەکانی چەند مانگی لەوە پێش تەقاکردن لەناو خەڵکو لە خەڵکو و هێنانی تانک و تەنان چێکی قورس بۆ سەر شوێنی ژیانی خەڵک بەڵام ئێترەوەی دوایی مەساری ئەم شتە بۆ کوێچوو ڕێڕەوی ئەم شتە بۆ کوێچوو بەداخەوە بینی کە بە حکمی سراعاتێک ململانەیەکە لە کوردستانە لە بینی حزابە بە تایبەت لە بینی یەکێتی و پارتیا هەیە طبعاً هەر دەنگێک بەرز بێتەوە مانەیانە بیخۆزنەوە نەک لە پێناوی داکۆچی لە خەڵک و خواستەکەی لە پێناویەوەی کە بەڵانسی خوان لە بەرامبەرەوەنا بەرز بکەنەوە یاخود دەچن دەنگی عەشرەت و عەشرەتگەری تەکەنەوە تێکەڵ یەکەم ویانەوێت تێکەڵ بکەن یعنی هەرچی ململانەیە کە پێشتریش لەسەر بردننی بەشی زۆر لەو باڵاوگەیە یاخود بوونی حسە لەوەیە لە بینی سەرۆک عەشرەتەکان و یا دەوڵەمەندانێکی تر کە جێگەیان ڕێگەیان پێ نەدراوە لەوێ ببن ئەوانیش ژێنە ناو کێشەکەەوە یانەوێ سوود لەم ناڕەزایەتی خەڵک وەربگرین بیبن بەلایکە هەم بەم جۆرە ڕێڕەوی خۆپشاندانەکە بوونەکەن لەوەی کە ئامانج ئەسلەکەیەوە بۆ کە خەڵک بۆی داکۆکی لە مافی ژیانی خۆی بکە و بەم بەلایکیشەوە
وەک ئەوەی بڵێ کە ئەمە خاوەنیان دەنگی نارضایەتیانم بەداخەوەی بینیمان هەم یەکێتی بە جۆرەگەی ویست بخۆزێتەوە بەڵام ئەوە شتێکی چاوەڕوان کراوە هەر وەک چۆن پەلاماردانی خۆپیشاندەران لەلایەن پارتیەوە چاوەڕوان کراوە ئەم جۆرە بەرخوردەی ئەمان مامەڵی ئەمانیش هەر چاوەڕوان کراوە بەهەرحاڵ ئێمە لە نمونەی تریشە لە ناڕەزاتیەکانە بینیمان بەڵام ئەوە بینیمان سەرکوتگەری بوو پەلاماردانی کەناڵ و میدیاکان بوو کە ئەمە بەڕاستی لە دەسەڵاتی سەرکوتگەری وەک پارتی ئەوە شێتەوە بۆیە بە معنایە جێگەی محکومکردنی هەم ئێمە وەکو کۆمونیستەکان و حیزب حکومەت هەموو خەڵکی ناڕازی شەکە خەڵک هەر دەنگێک کاڵەبڕێ بۆ مافەکانی ناکرێت و لێت فەنگی بخەیتە سەرسنگی بەڵێ ئەوەی کە خۆتان ئاماژەتان پێدا لە جیا لە تەقەکردن لە خۆپیشاندەران هێرش بۆ سەر ڕۆژنامە نووسان و ئەو تونتوتی ژیانی کە دەبینرا بە هێزی سەربازی زۆرەوە بۆ ئەو ناوچەیە هاوکات لە منارەی مزگەوتەکانەوە بانگەوازە کرا خەڵکی لادێکە شۆڵ بکات ئەمە بە بۆچوونی تۆ ئاماژەی بە چی شتێک ئاماژەیە بۆ ئەو پڕی سەرکوتگەری یعنی تۆ کاتێک کە خەڵکەکە هاتووەتە سەر شەقام داوای مافی خۆیە کاتە قەیلیەکەی وەختێکیش بزانی ئەمە قابلی ئەوەیە بە پشتیوانیەک پیا بکە یان بە هەر حاڵ هێزی تر خۆت تێ هەڵقورتێنە بە معنایەک تۆ داوا لە خەڵکەکانی یعنی ئاوارەکردنی خەڵک یعنی ناچارکردنی خەڵک بۆ جێشتنی ماڵ و جێگەی ژیانی کە بینیمان بەداخۆ ڕێگە و کۆڕەوە خەڵک بە پیر و گەنج و مناڵ و ئەوانەوە تەنانەت خەڵکیان وا بە چاوترساندن کردبوو کە لە بەردەم کەناڵەکانە نەیانتوانی سەش بکەن یانتوانی باسی ناڕەحەتی و مەعاناتەکەی خۆشیان بکەن یعنی بەڕاستی ئەم نمونانە نمونەی دەسەڵاتە سەرکوتگەرەکان هەر لە خودی ئەم عێراق و کوردستانە هێنێتەوە بەرچاو کە چۆن وەختێک کەسوکاری ئێمەیان ئەنفالە کرد ئەوەی کە بە زیندوێتیش ڕێگایەکی تو لە ڕێگایەکی دۆزیاتەوە دەرەچوو ڕایە کرد چۆن ڕاوە دویانە ناچوون دیاتەکانیان نەکرد بە جێگەی چەکدارەکانی خۆیان نەک شوێنی ژیانی خەڵکو حەسانەوەیان ئەم شتا ئەم سیفەتەی دەسەڵاتی سەرکوتگەری بەعسی بیری خەڵک هێنایەوە بەڕاستی ئەمە ئیتر بەشێکە لە دەسەڵاتی بۆژووە کوردایەتی بەشێکە لەو شتەی کە ئێمە هەمیشە پێداگریمان لێ کردووە بەڕاستی دەسەڵاتی ئەمان لە جێگایەکەن بۆ خواستی خەڵکو ژیانی خەڵکی پێکار و بێبەش و خەڵکی دەستکورت و هەژار لە شوێنێکی ترە حکوومەتی خۆماڵی و ئەمە نازانم دەسەڵاتی خۆمانە ئەمانە هەموو هەر هەمووی وەکو بڵقی ئاو تەقی و چۆ بە ئاسمانە و خەڵک باوەڕی بەم جۆرە شتانە نیازانێ ئەوان دەسەڵاتی پارۆپولدارەکانن دەسەڵاتی سەرمایەدارەکانن و دەسەڵاتی بۆ لە پێناوی پاراستنیەوەشا دەسەڵاتی سەرکوتگەری لە بەرامبەر خەڵکیە بۆیە بەداخەوە وەکو بەشێک ئەڵقەیەک لە ئەڵقەکانی تەواوکاری سەرکوتگەری تەنانەت خەڵکیان ناچار کرد کە بۆ چەند ڕۆژە جێگی شوێنی ژیانی خۆیان جێگەڵن بە جۆری ئاوارە ببن لە کاتی ئەم ڕووداوانەدا بەراورد دەکرا بەوەی کە لە مانگی ئابدا لە سلەیمانی لە ئوتێل لالەزاردا ڕوویدا ئەمەیە لێکچوون لە نێوان ئەم ڕووداوانەدا هەیە یاخود کەیسی تەواو جیاوازن پێم خۆشە سەبارەت بە و بەراوردە قسەیەوە بیستین من سەرنجم لەسەر ئەوەیە کە مەگەر لەوایە لە یەک بچن کە ریزی هامەر و سیارە و ماشینی جەنگی و چەکی قورس و چەکدارەکان دەبینی ریزیان کردووە بۆ ناو گوندی لاجان وەک چۆن لە سلێمانیشا کاتی هێژ بۆ سەر لالەزار بینیوە بەڕاستی کەیسی لالەزار لەگەڵ ئەمەی لە بەرامبەر پاڵاوتگەی لانازا بووە جیاوازیەکەی لەوەیە کە ئەوەی لە سلێمانی بوو لە کاتی لالەزارە بوو چێشمە چێشی نێوان دوو باڵینی و هەمان حیزب بوو تا وەختێ پێکەوە یەکگرتوانە لە ناو حیزبێک هەبوون بۆ تاڵانچێتی بردننی داهات و بەرهەمی کۆمەڵایەتی و سەربەتی کۆمەلگا و لە کاتێکا کە لەسەر دەسەڵات بۆ هەژمونی پیاکردن بەسەر ئەم پارۆپولی کۆمەلگایە ناکۆکی کەوتێنێوانیانەوە ئامادەبوون چەک لە یەک ڕاکێشن یەکتری زیندانکەنەوە تا ئێستاش سەرکردەکانی ئەوان لە بەردەم دادگای ئەوانەوە بێژگەرەوەی کە خەڵکێک هەیە لە هەزار مەسیری معلوم نیە لە کوێی زیندانەکانی ئەوانەیە بەڵام یعنی ئەوان نەبوو لە ناو سلێمانیا ئەم حرەکەتە خودی جوڵەکە و مەسەلەکەی فەرقی هەبوو
وەکوتمان بەم ملانی دوو باڵی ئەوان بوو بەڵام ئەمە ئێرە خەڵکێکی ناڕازی هاتنە سەر جادە و لە بەرامبەریا ئەوان تەقیان لە خەڵکی کرد ئێتر بۆ ئەمە چیەتی قۆزێتەوە بەرحاڵ ئەمە ئەویش بلێ شاو چەپ و پێداویستی ئەسکەری باتە شوێنەکەەوە ئەلەمایاوکو وتم لێکە چێ لە شتێکی تریژە لەیەکە چێ بەڕاستی کە کەناڵی ئەملا کەناڵی زۆنی سەوز لەو کاتەیە کە ئەم شتا بێ لەوێ ئەیکا بە هەرە گوایە تەقە لە خەڵکەگرێ و ئازادی پێشەی لە کرۆم شتانە بە پێچەوانەکەشەوە کەناڵی زەردیشتانی وەشە ئەخبارەکەی ئەوەیە کە مەڕۆن مەخەون خەڵکی نەخەبەری تازەی لا لە زارمان پێ بۆتان ئەم گاڵتە جاری خەڵک زۆر باشی زانێکەوە ئەوانی لە کاتێکە لەو پڕی توندیا بوون ئەوان تەقیان لە خەڵکی گوندی لاجانە کرد لەو کاتەیە کە سوپایان هێنا بۆ سەرشانی خەڵک وەکو وتمان سەرکوتیانە کرد هەمووی چەند سەعاتی دوای ئەوە پێشوازی لە مەکتەبی سیاسی پارتیە کرا لە نەو شاری هەولێرا لەلایەن ماڵی برای سەرروکی یەکێتیەوە ئەنی لەو لاوە گوایە باسیێواکەن کە یەکێتی خۆی پێ خزانوە و ئەگەر حتمما ئاگادارن کە بەرپرسی کۆمیتەی خەباتیان دەستگیر کردبوو لە بەرەوەی گوایەمە بەدەسیسەی ئەو خەڵک هاتون ناڕزایەتیان کردو کە لە کاتێکە خوان زۆر باش زانەوە ئەسڵ ئاساسی نییە گەرەوات بێت خۆی ناوە خۆی تێ خڵقا قوتان دەبێ و کۆی کە باڵانسی یەکێتی لەو منطقە بەرزکاتەوە شتێکی ترەوە بینی خۆیانە بەڵام ئەوە بیانوێن ئەوە ناشارێتەوە کە ناڕزاتی خەڵک لەوێ ئەوە بووە بۆیە لەوێ وانە بوو لە گوندی لاجان لە نێوان عشرتێک لە بەرامبەر پارتیان نەبووە لەلایەن باڵێکی پارتی لەلایەن باڵێکی تریەوە نەبوو دوو باڵی ناویش پارتی نەبوو لە دژی یەکتر بۆ ئەم ڕووداوە لەم شتیانە لە سەبەبەکانیانە لە یەک ناچن بەڵام بەڕاستی لە یەکە چن ئەو دەسەڵاتانە لە یەکە چن لەوەیە کە هەردوو لا سەرکوتگەرن دەنگی ئازادی پێشێلەکەن هەر خەڵکێک لە دژیەوان و نایاریان بێتە مەیدانەوە ئامادەن بلیت فنگە ڕاکێشن و بیگەێنە حاڵەتی سەرکوتگەری حزبی کۆمستی کرێکاری کوردستان بەنامەیەکی دەرکرد هەڵبەت وەک زۆر ڕووداوی تر کەم ئەحزابی سیاسی هەڵوێستیان هەیە و قساکەن بەڵام حزبی کۆمستی کرێکاری جارێکی تر بەتوانین بڵێ تەنها لایەنێ قسەی کرد لەم بارەوە بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە لە بەنامەکەی ئاڵێ کە جەماوەری ناڕازی خەڵکی ناڕازی ڕێگەیەکی تریان لە بەردەمدا نەماوە بەجیا لە ناڕزایەتی دەربڕین ئەمە لە سەرمە تەکیدکەمەوە بەڕاستی وایە ینی ڕێگەیەکی تر لە ئارادا نەماوە لە بەردەم جەماوەری خەڵکیدا بەجیا لە ناڕزاتی دەربڕین لە بەرامبەر دەسەڵاتی سەرکوتگەری یەکێتی و پارتیا لە بەرامبەر بەو بێمافی پیانە بە خەڵکیەکەن لە بەرامبەر ئەو بێکاری و نەهامەتی بەسەر خەڵکیان سەپاندووە نەبوونی خزمەت گوزاریەکانە نەبوونی زیینی موچە بە ئاشکرا بە وەرچاوی هەموو دنیاوە بەڵێ لە بەرامبەر ئەوانەیە خەڵکی چی لە بەردەمان نەماوە بە غەیری ناڕزایەتی و خۆڕەخراوکردن نەبێ یعنی تۆ تەمەشاکە یعنی کۆ تۆ ناتوانانی ژیان و بەژەوەندی خەڵک دوو ڕێڕەوی جیاوازی وەرگتووە لەگەڵ دەسەڵاتی ئەحزابی کوردایەتیە ڕێڕەوی خۆیان جیا کردوتەوە ئەمە خەڵکیش دەرکی ئەم شتەی کردووە تووڕێی لاوانی لاجان وەکو هەموو گەنجانێکی کوردستانە بەرامبەر بێکاریەوە وایە یعنی تووڕەن لەوەی کە جیاوازیەک و قڵشتێکی چینایەتیە بینن چ پار و پولێک لەم پاڵاوتگانەوە ڕە بە قورگی ئەوانە وەکو سەروەتی نیشتیمانیش بە خەڵکی ئەفرۆشن سەروەتی نیشتیمانی بۆ خەڵک پولێکی قەڵب ناکە کە تۆ لەولاوە ژیانت مەیسەر نەبێ بێکاری بێ خزمەت گوزاریەکانە لە بەردەستانە بێ ئەگەر کارێکیشت بێ بەشی ژیانت نەکە ئەگەر موچە خۆریکشوی موچەت پێ نەدەن سەروەتی نیشتیمانی چییە چ معنایەکی هەیە بەڵێ بۆ ئەوان پارە و پولە بۆ ئەوان قەسرە بۆ ئەوان تیارە و کۆپتەری تایبەت و هەموو شتێکە هەرچی ناز و نیعمەتێکە ها لە کوردیا لە شەق لە پارە هەڵەدەن خەڵکیش محتاجی ئەوەیەتی جوابی پێداویستی جلوبەرگی مناڵەکانی باتەوە بۆیە ئەم جیاوازی وای کردووە بەڵێ خەڵک لە بەرامبەر ئەم هەلوو مەرجەیەکەیەکی دو پارتی خوڵقاندویان و دەسەڵاتی خۆماڵی کوردایەتی خوڵقاندویانە وەکو ئەحزابێکی خاوەن سەرمایە و سەرمایەدار و پارێزگاری لە سەرمایەداران هیچ چارێکی تر نییە بۆ خەڵک خۆی ڕێکخراوکە لە بەرامبەر ئەمانەیە بەڵام هەر تەنها ناڕزایەتی دیارە ئێمە بەسمان لەوە ناڕزایەتی دەربڕین لە بەرامبەر بێمافیە بەڵام وەک کاتی تریش دڵنیاییمان کردوتەوە کە ناڕزایەتی بەبێ خۆڕێخستن بەبێ دەستەکانی ڕێکخراوبوون بەبێ دروستکردنی ڕێکخراوەکانی جەماوەری لە شوێنی کاروژیانە ناتوانێت تا سەرکەوتوو بێ بەرحاڵ ئێمە بۆ خۆمان وەکو کۆمونیستەکان
بێژگەلەوەی کە هەمیشە وتومانە پاڵپشتی ناڕەزایەتەکانەکەین لە ریزی پێشەوە لەگەڵیانان بۆی ئەم شێوازە لە ڕێکخراوبوونی جەماوەری بە هاوکاری ئێمە بێتە پێشەوە بتوانین بە شێوەیەکی ڕێکخراوانە ڕوبەڕووی دەسەڵاتی سەرکوتگەری یەکێتی و پارتی بینەوە. دوا پرسیارم لەسەر ڕووداوەکانی لاجان ئێستا پێویستە چی بکرێت؟ ڕوو بکرێتە چی جیهەتێک و چی پێوتە چی داوایەک بەرز بکرێتەوە و بە کوێ پێویستە بگات؟ لە بەرامبەر خودی ئەو ڕووداوایە تاوان تەقە کراوە خەڵک کوژراوە ئەبێ تاوانباران بدرێن بە دادگای ئەمە سەرەتایترین شتەکە بێ لە هۆڵۆ دادگایکردنی هەمووانی تەقەیان کردووە و طبعا سەرانی کیشکە لەسەرەوە ئەمریان پێکردوون ئەبێ ئەمانە ڕوبەڕووی دادگای بدێنەوە بەڵام طبعا ئەوان دەسەڵات خۆیان نەکە بڵێ شتیان دەسەڵاتەوە دەسەڵات خۆیەتی کە ئەمر بە تەقەکردن لە خەڵکەکەمان مەسلەیەکی سیاسی ترەوە کە چۆن خەڵک خۆی ئامادە بکە بۆ لانانی ئەو دەسەڵاتە بەڵام لە ئێستاە بەڵێ بێ قەرەبووی ئەو خەڵکە بکرێتەوە پێویستەکە ئەو خەڵکە یەکگرتووانە دووبارە داخوازەکانیان بەرزکەنەوە ئەبێ ئەوانەی کە شۆفێریان پێویستە کرێکاریان پێویستە لە ناوچەکە خەڵکی بێکاری ناوچەکەدا بمەزرێنن و ئەوان بەهرەمەند ببن لەوەی کە ئیشیان ببێ لەوێ ینی کاریان ببێ و دابمەزرێن و قەرەبووی ئەو خێزانە بکرێتەوە کە خێزانانە بکرێتەوە کە زەرمەندون لەو بارانەوە ئەمان ناتوانرێ بەچی بکرێ بە سووربوونی خەڵک لەسەر داخوازەکانیان بکرێەوە بەڕاستی ئێستا دنیاش بە زۆرێکە دەنگی ئەوان نتوانێ بگاتە هەموو دنیاوە پشتوانی لێ بکرێ بۆ هەر ئێمە بۆ خۆمانەوە حیزب لە پاڵ داخوازی ئەو خەڵکین وە چیمان پێ بکرێ درێغی ناکەین چ لە ناوەوە چ لە دەروی کوردستانیشە ئەو پێمان وایە ئەوەی کە چی بکرێ ئەساسەکەی وەیە کە خەڵک دەستی لە ناو دەستی یەکە بێ نەهێڵێ بەڕاستی نەهێڵێ هیچ حیزبێکی سیاسی بۆ ئەجندای خۆی تێکەڵی ناڕزایەتیانە بێ بی قۆزێتەوە بیکا بە قوربانی بەژەوەندی و یاخود ململانی خۆی لەگەڵ پارتیا لەگەڵ لایەنەکانی ترا یان عەشرەت و عەشرەتگەری تێکەڵ بێ خەڵک بووی نێڵێەوە کە بێ مستەقیلانە لە جێی خۆیەوە داخوازیەکانی خۆی کە دامەزرانی خەڵکەکەیە و قەرەبووکردنەوەی خێزانەکانە و ئەوانەی تەقیان کردو بەرپرسکرێن ئەمانە بکاتە داواکاریەکانی و کاری لەسەر کاوفشارێک لێهێنرێ بۆ دەسەڵاتداران تەمەنی پێ بدەن. جەمال موحسین سەرنووسەری بڵاوکراوە دیدگای سۆسیالیستی زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە شومان دوو نابن کاتتان خۆش. ئازیزان وچانێکی چەند چرکەی و پاشان بەرنامەکانمان سەبارەت بە پلانی ترامپ بۆ ئاشتی لە غەزە بەردەوام دەبێت و لەگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی ئازیز سەبارەت بە و پلان و بەرنامەی کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دایڕشتووە بۆ ئاشتی لە غەزە لە دوای 2 ساڵ جەنگ و کاولکاری و جینۆسایدی خەڵکی لە غەزە قسە باسێکمان دەبێت بزانین ئامانجەکەی لێی چییە و ئەکرێ بە ئیشە بگات. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ محەممەدی ڕاستی لە ڕابڕی حیزبی حکمەتی سقەتی ڕسمی. محەممەدی ڕاستی ئێوارت باش و سپاس کا لەگەڵمانیت. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی پێشەنگ تیڤی زۆر سپاس بۆ کاتێکە بە منتانەوە. زۆر سپاس. دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە پرۆژەیەکی 20 خاڵی بەدەستەوەیە بە ناوی ئاشتی و کۆتایی جەنگ بۆ غەزە. ئەمەش یعنی بۆ ئەو کۆتایی جەنگەی کە لە زیاتر لە 2 ساڵە و بە جینۆسایدی ناوبراوە هاتووە. ئەمە سەرتاوە پرسم کە ئەمە لەکوێوە سەرچاوی گرتووە؟ ئایا ئامانج لەی ژیان و گوزەرانی خەڵکی غەزەیە لەوێەوە دۆناڵد ترامپ هاتوۆتە دەنگ؟ نا هەموو عالم هەزانن ئەو کەسانەوە دڵیان بۆ خەڵکی غەزە لێدا ئەم مدەتی زیاتر لە 2 ساڵە بە هەر جۆرێک کە لە دەستیان هاتووە اعترازیان کردووە و بەرامبەرکیان کردووە لەگەڵ حکوومەتی فاشیست و نەسڵ کوژی ئیسرائیل و
بە پشتیوانی حکوومەتی ئەمریکا و دەوڵەتە غەربیەکان و هەموو ئەمانە دەستیانداوە بە دەست یەکۆ بۆ نابودکردنی غەزە و خەڵکی غەزە. ئیستا کە ئەم مدەتە معلوم نییە، نازانم بێژم چەند هەزار تۆن و چەند ملیۆن تۆن بۆمبیان ڕژانوە بەسەر خەڵکی غەزا و بەردیان بەسەر بەردۆ نەهێشتووە و 700,000 ئینسانیان کوشتووە و 10,000 ئەمە بە قسەی خۆیان 10,000 هێشتا هەن لە ژێر ئاوارا و 3,000 خانەوادە یەکسەر لە بین چوون و زۆرێک لەمانە هەر ژن و مناڵن و زیاتر لە 53 ملیارد دۆلار زەرەری ماڵی بە بەراورد خۆیان داویانە لە غەزە. ئیسەکە ئیسرائیل لە بنبەستا قەراری گرووە و نەیتوانیوە بەم هەموو هەوڵ و تەقالا و هێزۆ کە ئەمریکا و غەرب 100 میلیارد کۆمەکیان بۆ ناردوون و تەقویەتیان کردوون نەیانتوانیوە بە ئارەزوەکان خۆیان بگەن. ئەم جارە گەرەکیانە لەسەر مێزی گفتوگۆ بە ئارەزوەکانیان بگەن. ئەساس و بناغەی ئەم تەرحە ئەگەر یەکەیەکە خاڵەکانی چاولەکەین هیچ نییە غەیر ئەز بەراوردەکردنی خواستەکانی دەوڵەتی ئیسرائیل. جا ئەگەر ئێوە بفەرمونون من ئەتوانم بە تێدادێک لەو خاڵانە کە دایان ناوە لە شەرم و شێخا ماوە وردەیەک لەمەوبەر ئەتوانم ئیشارەکەم خاڵ بە کورتی فەرمون هەندێکی بەڵێ باشە بەسەرچە. یەکێ لەو خاڵانە ئەوەسە کە تەواوی نیروهای مسلح نە ئەوە حەماس هەمووی خەلع سەلاح کردێت هەمووی خەلع سەلاح کردێت و لە جێگەیە نیرویەک دابنرێت بە ناو نیروی سوڵح کە سەرپەرستەکەی قەسابەکەی عێراقە تونی بلێرە کە جەنایەتکاریەکەی لە تەواو دنیا دەنگی داوە. یەکێتر لە خاڵەکان ئەوەسە کە ئەم دەستوراتە کە دانراوە هەموو کاتێک دەوڵەت ئیسرائیل بۆی هەیە لەغوی کاتەوە بۆی هەیە زیایی کا بۆی هەیە کەمیکە حەقی وتۆی هەیە. یەکێتر لە خاڵەکان ئەوەسە کە هێزەکان ئەبێن هیچ ئەوە هیچ هێزێکی چەکدار نەمێنێ هەمووی فلستین و غەزە ناوی ئۆرشەلیم وەکو پایتەختی ئیسرائیل بە ڕەسمیەت بناسن یعنی قودس. ئەوە کە تا ئیسا ئەم هەموو شەڕیانە بۆ کردووە بۆ جۆرە ئەیانەوێت بە ڕەسمیەت بناسرێت. ئەوە خاڵهایەکی زۆر لەم بابەتە کە ئەساسەن هەڵەگەڕێتەوە بۆ زیاتر دەستکردنەوەی ئیسرائیل و داسەپاندنی حکمی کوشتن و بڕین و نەسڵکوشی لە غەزا بەسەر خەڵکا بە شێوەیەکی زۆر قانونی و یاسایی دایسەپێنن. ئەمە ئەتوانم خاڵهایەکتر ناو ببە مەسەڵەن بۆ نمونە وتویانە ئەشێ مناڵی فلستینی لەم تاریخ خۆیە ئاگادار نەبێ بە عنوان ئەوە کە ئەمە شتێکە ئەبێ بە باعیسەوە تۆرۆریست پەروەری پیا ببێ لە مەکتەبەکانان نابێت ئەم تاریخە ئەم نەوع ژیانەوە ئەم خەڵکە بوویەتی نابێوانە تەدریس کردێ لەبەر بەرگریکردن بە ترۆر وەلێ دەست ئەوان بە هەموو جۆرێک لەگەڵ دەوڵەت ئیمریکا لەگەڵ دەوڵەتە غەربیەکانە لەگەڵ دەوڵەتە مرتەجع عەرەبیەکانە باز بێ بۆ سەرکوت و بۆ کوشتار و بۆ ئەوە تا ئیسە کردویانە. بۆیە ئەم تەرحە نەتەرحی سوڵحە بەڵکو ئەساسەن تەرحی قودرەتدانە بە حکوومەتی ئیسرائیل ئەو قودرەتە وا لەوە بەر ئیسرائیل نەیتوانی بە شەڕ بیکا وەتیایە هەم شکستی نظامی خوارد هەم شکستی سیاسی خوارد هەم شکستی اجتماعی خوارد لە تەواو دنیا ئیسا نەتەنیا ئیسرائیل حتا ئەمریکاش گۆشەگیر بووە منزەوی بووە هەموو کەس بە چاو سووکۆ بە چاو دەوڵەتێکی ئشغالگەر و سەرکوبگەر و کوشتارگەر هەر وەکو دەوڵەتی هیتلەر
ئەیناسن بۆ نەجاتی دەوڵەتی ئیسرائیل ترامپ ئەمیە کردووە کە خوشی بتوانێت پایگایەکی نظامی و قدرەتێکی اقتصادی لە منتەقا ببێ لە خاوەرمیانە بتوانێت ئەو وەزعیەتەوە تا ئیسە نەیبووە بتوانێت دایسەپێنێ و تەرحی ئیبراهیم کە بۆیان نەچووە سەر ئەو وەختە ئیسا بە موقعیەتێکی زەعیفترۆ و خەڵکی غەزە و دەوڵەت کولەن فلستین و ئەوان یا هاتیا گەرەکیانە ئیسە لەم فرسەتەی ئیسفادەکەن و تەرحی ئیبراهیم کە بکاتە دەسەڵاتدارەتی ئیسرائیل بەسەر منتەقا داسەپێنن لە ناو ئەم منتەقا. لەسەرم بەشەی پێشووتر کە ئاماژەت پێداکە خودی ئامانجەکە چییە؟ لە بەیاننامەی سێ حیزبی کۆمونیستی کرێکاری یعنی عێراق و کوردستان و حکومەتی سخەتی ڕەسمی هاتووە کە لە بەیاننامە هاوبەشەکەڵێ پرۆژە 20 خاڵیەکەی ترامپ لە بنەڕەتدا ڕێگەیەکە بۆ ئەوەی کە ئیسرائیل لەو بنبەست و گۆشەگیری و شکستە سیاسی و سەربازیەی کە دەیتە چەقیوە دەرباس بکات و ئەم شکستە بگۆڕێت بە سەرکەوتن. بتوانەمە ڕوونکەنەوە مەبەست چییەکە ئەم تەرحە ئەهێنن بۆ ئەوەی کە ئیسرائیل کە شکستێک تێکەوتووە بیخاتە سەرکەوتن. هەڵدم کردن ئیسرائیل و ئیمریکا و وڵاتە غەربیەکان بە کۆمەکی کشوەرە عەرەبیەکان مۆفەق نەبوون بە شەڕ ئەمە داسەپێنن. ئیسە پەنایان بردووە بەم تەرحە بە عینوان ئەوە کە ترامپ کارتی سڵح و ئاسایش و ئەمنیەت و دفاع لە خەڵک غەزەی کردووە تەمبلی بەم عنوانۆ هاتووە سەمەیان کە کۆمەک بە خەڵک غەزە بکە. ئێژیتە ئەم خەڵکە هەر وەک نازان بێژم وەکو ئەو دیارە لە جەنایەتکاری و ئینسان کوژی و جینۆسایت و نەسڵ کوژیە خۆ نمونەیان نییە نەتەنیاهوو نەترا وەلێ وازانم خەڵکە نازانێ ئەم تەرحە هەر ئەو تەرحەچە وە زۆر خراپتر لەوە وەلێ بە عنوانەوە تەرحی سوڵحە. بەڵێ ئێمە هەم خۆمان هەم خەڵکی فلستین ئەم سێ حزبە منزورمەوە هەم خەڵکی فلستین بۆ یەک ڕۆژیش ئەگەر ئەم بۆمبارانە ئەم کوشتارە بوێسێت و خەڵک بتوانێت حتى ئەقل نەفەسێ بکێشێت و بگەڕێ بە شوێن جەنازەکانیا کە خۆتان بینیتان لەم ڕۆژانە کە باران باری و لافاو هات چۆن چادرەکانی پێچاو چ وەزعیەتێک بەسەر ئەو خەڵکە هات هێشتا ئێمە پێمان باشە هێشتا ئەمە باشترە لەو بۆمبارانە هەرچەند زیاتر لە 90 نەفەر هەر بە بۆمباران کوژرا ئەتڵەن درۆیەکی مەحزەکە ئێژن بۆمباران وێساوە کوشتان ئەتڵەن نەوێساوە چ بۆ وەسیلەی ئەوانە کە ماڵیان بۆ کردونەتەوە هانە ناو خاک غەزا لە نەوات غەزە و لە قسمەتی باختەریەکەیە چ بۆ وەسیلەی نیروەکان خۆی و بۆمبارانەکانی دەم مدەتا خەڵکێکی زۆریان کوشتۆ و مرتب ئەمە ئیدامە ئەدەن فقط بەو بۆنەوە ئێمە ئێژین ڕۆژێکیش ئەم باران بوێسێت هەر بە قازانج خەڵکە بەڵام ئەوشمانە لە بیر ناچێت نە ئێمە وەکو ئەم سێ حزبە نە خەڵکی فلستین بە تایبەت خەڵکی غەزە و نە خەڵکی دنیا وا لەم 2 ساڵە بە هەموو جۆرێ پشتیوانانی خۆیان لە خەڵکی غەزە و خەڵکی فلستین و دێهاتەکانی وا بۆمباران کراوە ئەعلام دووە ئەم ناچێتە سەریان ئەم تا حەبانوان تەرحی سڵح قبولکەن بەڵێ بۆمباران نەکردن باشە بەڵێ ئیسراحەت و ئارامشی خەڵک باشە بەڵام ئێمە وە خەڵکی فلستین وە خەڵکی متەمەدن و پێشکەوتووی جیهان هەن لە فکر ئەوە تەرحێکی دائیمی قەتعی شەڕ نەمانی شەڕ ئیعلامکردن و بە ڕەسمیەت ناسینی دەوڵەتی مستەقلی فلستین ئیعلامکردنی حق و حقوقی ئەو خەڵکە دەسەڵات بەدەست خۆیانەوە نیروی مسلحیان اقتصادیان هەموو شتێکیان لە اختیار خۆیانە لە ژێر دەست ئەو حزب و جەرەیاناتە جیا لە حەماس و ئەوانە ئەلعان نیروهای چەپ و ڕادیکاڵ و ئینسان دۆست کە ئێمە ارتباطمان بۆ لەگەڵیانە هەر لە ڕۆژ ئەوڵۆ کە ئیطلاعیەکانی ئەم سێ حزبیانە بینی و دەست بەدەست لە منتەقە فلستینە و لە
حتا لە غەزا و هەر کەسێک بوو بێت لە هەر شوێنێکە کەسیان دەستکەوت بێ ئەم ئیطلاعیانە بە وسیلەی ڕەفیقەکان عێراق و کوردستان فارسی بوو بێکراوە بە عەرەبی خراوەسە اختیاریان و دفاعکردن معنای واقعی سڵح لە غەزا بە حەسابی تەوزیح دراوە ڕۆشن کراوەسۆ و خراوەسە اختیار خەڵک هەر بۆ بۆنەوە ئەم عەزیزانە جبهەی متحدی کرێکاری لەگەڵ ئێمە ارتباطیان گرووە لەگەڵ ئێمە نزیکایەتی خۆیان نیشان داوە حتا ئێمە بەیانەیەکی مشترکمان بەیەکۆ داوەسە دەرۆ بۆ دفاع لە خەڵکی غەزە بۆ سڵحی دائمی بۆ استقلالی پایەیی و ئەساسی بۆ خەڵکی غەزە و فلستین بۆ لابردنی دەسەڵاتی سەرکوتکەر و نەسڵکوژی ئیسرائیل و ئیمریکا و هەر دەوڵەتێکی داگیرکەری تر ئەم تەرحە مشترکمانە بووە بەیانیەمان داوە ڕۆشنمان کردوەسۆ چوارچێوەکەی دەرکەوتووە ئەلامان کردوە ئێمە لەم ڕابتا لە رابطە لەگەڵ ڕۆشنگەریە پێگەیاندن حاڵیکردن ئەعلامیەدان دانیشتن بە یەکۆ هاو نەزەریکردن هەوڵدان بۆ ئەوە باشترین نەزەر باشترین خەت و جەهەت هەڵ بژێریێت بۆ خەڵکی غەزە ئێمە لەگەڵ ئەم عەزیزانە دانیشتنمان بووە کۆبوونەوەمان کردووە ئاخرین ئیطلاعیەکەیشی کە هەر چوار جەرەیانەکە بە یەکۆ داومانەتە دەرۆ مشەخەسە کە ئێمە ئەساس و بناغەی ئەم سڵحمانە کە ناومانەوە سڵحی خونینی ترامپ خوێناوی ترامپ نە ئەوە سڵحە بێت خەڵکی غەزە لە ئیسراحەتە دانیشن ئێمە ئارەزوو ئەکەین وابێ و ئەوە دیارە کار خۆی گەرەکە بەڵام لەسەر ئەم تەرحە دەوترێت کە وڵاتانی عەرەبی بەگشتی قبوڵیانە تەنانەت لە فەڵەستینیش و ڕەوتی فەتح و حکوومەتەکەی مەحموود عەبازیش ئەمان پشتگیری لەم تەرحە دەکەن بە بۆچوونی ئەوە ئەمان گزارش لە چی دەکات بەڵێ ئەمانە هەر هەمویان هەن لە ڕکاب ئیمریکا نەک ئیمریکا کولەن هەن لە ڕکابی سەرمایەداریە الآن غير ئیمریکا و نەتەنیاهو و ئیسرائیل حتا چین و رووسیە و وڵاتای غەربی هەر هەمویان و دەوڵەتهای ارتجاعی عەرەبیش ئەمیانە ئیمزا کردەوە بە عنوان تەرحی سڵح گەرەکیانە بە جامعەی بەشەریەتی ئەم دنیاە تەحمیڵکەن ئەمە شتێکە کە دیارە دەسەڵاتدارەتی ئەوان ئەسەلمێنێ بەڵام ئینسانها و جامعەی متەمەدنی دفاع لە ئینسانیەت و لە بەرابەری و لە ئازادی و لە ئیستقلالی فلستین ئەمە قبول ناکە لە مقابل یا ئەوێسێ دیارە بڕێک توقف بە وجود یێنێ ولی هەر لەم مدەتا دیسان اعتراضات ناڕەزایەتی اعتصاباتی کاریگەری بە تایبەت لە ئیتالیا لە ئیسپانیا اعتراضاتی عمومی لە ئاڵمان نازانم بێژم لە کوێنە لە ئینگلیس ملیۆن نەفەر هاتوونە سەرجادە و اعتراضیان کردوە بەم جەنایەتەوە ئیمریکا بەناو ئیسرائیل و بەدەسەڵات دارەتی نەتەنیاهو کردوویەسی ئێمە ئەم تەرحەیەکە فقط وە فقط بۆ پایداربوونی ئەو ئەوزاعەوە ئیسرائیل گەرەکێسی ئەگەر تائیسە نەیتوانیوە بە شێوەیەکی پایدار بمێنێتەوە موقەت بووە و ماوەی شەڕی کردووە و ئەم ৭ ساڵە ماوەیە پاشەکشێ کردووە چۆن ئیسە گەرەکی زۆر قانونی بە پشتیوانی ئەم وڵایەتە جەنایەتکارانە و هاودەست و شەریکی خۆی ڕسمیەتێکی قانونی بابەمە کە مطمئنەن جەهانمە ڕوڵات بەڵام سەرنجام ئاشتی بۆ غەزە پێویستە و بۆ فەڵەستین بە گشتیش بۆ کۆتایی هێنان بەم جەنگ و کاولکاری و ئەم کارە ساتە مرۆیی کەیترەوە بەجیا لەم 2 ساڵی ئاخری غەزە 3/4 سەدەیە ئیدامەی بووە بە بۆچوونی ئێوە ئیتر تەرحێکی دروست بۆ کۆتایی هێنان بەم کارە ساتە مرۆیە لە گرەوی چیدایە پێویستە چی بکرێکە هەم بۆ خەڵکی فەڵەستین ئاشتی و ئارامی بێنێت و هەم ئەوەی تر باسی شەکرێت کردەوە تیرۆریستەکان بەرامبەر خەڵکی
ئیسرائیل ئەم ترسە لە تیرۆر کۆتایی بێت؟ ئەساس و بناغی ئەم ترسە و ئەم ترۆر و ئەم جریانی حەماس و ئەوانە بە تەفسیڵ هەم باسی کراوە هەم نووسراوەمانەیە هەم هەموو شتێ ئەم سێ حزبە بە ڕۆشنی باسییان کردووە کە ئەساس و بناغەکە ئیسرائیل بووە. ئیسرائیل حەماسی دروست کرد بۆ بەرامبەرکێ لەگەڵ نیروهای انقلابیا لە فلستینە. ئەمە ئەساس و بناغی ئەو ترۆرەسە بۆ ئەوە ئەو ترۆرە نەمێنێ ئەشێ ئەم دەسەڵاتەوە بە وجود یاوردەشێ ئەوە نەبێنێ ئەشێ ئەوە دوور خرێتۆ لەم منتەقە ئەشێ دەست ئەوە کۆتاکرێت. جا ئەم ئەشیانە نە ئیمریکا نە رووسیە نە چین نە وڵاتهای عەرەبی هیچ کامێکیان حتا نە خەڵکی غەزە هیچ کامێکیان قودرەتی کۆتاکردنی ئەم دەست درێژی و نەسڵکوژیانە نییە. بە نەزەر ئێمە هەرسێ حزبەکەمان وا ئەزانین زەمانەتی تەواوکردنی ئەم مۆزوعە دەخاڵەتی مستەقیمتری خەڵکی دنیاوە لە پێشیانۆ تەبەقەی کاریگەری جەهانیە کە ئەگەر لە ئیتالیا کاریگەرەکانی بەندە بەر بە کەشتیە مهمات و ئەسلحەکانە نێڵن بڕوا بۆ ئیسرائیل لە دەیان و سەدان و هەزاران شوێن لە ئیمریکا ئەحسابکە ئەسلحە سازیەکان ئەحسابیان کرد یعنی کاریگەرانی ئەسلحە سازی لە زۆر شوێنی ترە ئەلئان هەر لە خودی ئیمریکا لە نیویۆرکە ئەم نەفەرە کە ڕێی هێناوە لە نیویۆرکا زیاتر لە 50% و 50% هێناوە تەنیا بۆ بەرامبەرکێکردن لەگەڵ جەنایەتێکەوە ترامپ لەم مودەتا کردوویەتی توانویەتی مەمدانی توانویەتی ڕێی بێنێ. بۆیە ئەمانە لە سەراسەر دنیا ئەم حاکمانە ڕسوان لە ئیرلند لە زۆر یەک لە کشوەرەکانە ئەمانەی تر ڕێیان نەهێناوە گڵۆڵەیان کەوتووەتە لێژی وە خەڵکی دنیا ئەمە بە ڕسمیەت ئەناسن. زەمانەتی هاوڕێ بنارگیان زەمانەتی ئەم نەمانی ئەم وەزعە هاتنە سەر خەت و کۆڵنەدانی چینی کرێکار و جامعەی متەمەدنێکە و ئەم 2 ساڵە بەبێ مانویەتی لەسەر جادا بوون کارخانەیان تەحتێڵ کردووە ئەقتصادیان کردووە ئێعترازیان کردووە شعاریان داوە پلاکاردیان بەردۆ کردووە. تەنیا زەمانەتی ئەوەسە هیچ شتێکتر ناتوانێت زابنی بێ. ئێمەش وەکو خۆمان ئەم سێ حزبە و ئەو جبهەیشە و جبهەی متحد کاریگەریە قەولمان داوە قسەمان کردووە سیاسەتمان داڕشتووە کە هەوڵ بین بۆ ئەوە هەرچی زیاتر ئەم دەنگە بە دنیا بڵاوکەینەوە و بتوانین هێزێکی زۆر زیاتر لەوە واتایسە بووە بۆ دفاع لە حەقی خەڵکی غەزە بۆ استقلالی خەڵکی فلستین دەوڵەتی مستەقل هێزی مسلحی مستەقل بۆ اقتصادی مستەقل بۆ ژیانێکی باش بۆ دامرزانەوەی تەواوی ماڵ و ژیان و تەواوی ئەو شوێنانەوە وێرانیان کردووە بۆ بوونی مەدرسەکان بۆ دامەرزاندنی خەتەخانەکان بۆ وەسائلی بێهداشتی بۆ کردنەوەی دەرگای ڕەفەح و باقی شوێنەکانی تروە تەواوی ئەو ترێلی و نیروانەوە هاتوون بە کۆمەک ئەم خەڵکۆکردنەوەی ئەم دەرگانە و بەرگریکردن ئیتر لە دەستدرێژی حکوومەتی ئیسرائیل چ خۆی چ ئەوانەوە بەسەر تەپەکانی دەوروبەری غەزۆ ماڵی بۆ دروستکردون و ساختمانی بۆ دروستکردون و ئیمکاناتی پێداون وەقفکردنی دەستدرێژی و پشتیوانیکردنی لە مەزیاتری حکوومەتی ئەمریکا و غەرب و وڵاتە عەرەبیەکان ئەتوانێ ئەم سڵحە بە ئەرمەغان بێنێ. غەیر ئەز ئەمە ڕێگەیەکی نییە بە هیوای ئەو ڕۆژۆ کە چینی کرێکار بتوانێ ئەم نەسڵ کوژیە آخر پێبێنێ و بە شەریەت بتوانێ بەسەرێ بەرزۆ ئەم کارە مهمیە بۆ جامعی بەشەری کرد بێت. بەڵام هەندێک جاریش باز لەوە دەکرێت کە پێکهێنانی دەوڵەتی فەڵەستینیش ئەکرێت ڕێگە چارەیەک بێت بۆ ئەم کۆتایی بەم کارەساتە. ئەگەر لەسەر ئەوە وەکو دوا پرسیارم بە
کورتی سەرنجی خۆتانی لەبارەوە بدەن. سوپاسگوزارە بم. بەستەگیە کام دەوڵەت فلستین ئەگەر محمود عەباس و ئەوە بێت واچوەتەناو ئەم تەرحە و لەگەڵ حکوومەتە عەرەبیەکان و نەتەنیاهوو هەموویانە بەیەک و ئەمیانە ئیمزا کردووە و معلومە ئەمە بەکار خەڵک نایە. هەرە ئەلعان لە توول ئەم 2 ساڵە کەسانێک و جەرەیاناتێک و ئەحزابێک هاتوونە سەمەیان کە سەلاحیەت تەنیا ئەوانە سەلاحیەتی ئیدارەی غەزەیان هەیە. ئەو خەڵکە خۆیان هەر کامێکیان میکرۆفۆنێکەوێت دەتەسییان چوار قسەکەن بۆ ئەوە خاسە بە ئەو تەڵات بینوسی ئەو نە قسەکانیان ئینسان دۆستانەست ئەو نە بەشەر دۆستانەست ئەو نە دفاع لە ئینسانیەت. ئەگینا تۆ بیەیتە دەست محمود عەباس و نەتەنیاهوو هیچ فەرقێکی نییە. ئەگینا بیەیتە دەست شەرم و شەیخ و ئەوانە وا لەوێ شرکەتیان کردبوو هیچ فەرقێکیان نییە. بۆیە ئێمە موافقی دەوڵەتی مستەقلی فلستینین بە سەرپەرستی هەر ئەو کەسانەوە ئیمڕۆ خەریکن بە گیان و بەدڵ دفاعەکەن لە خەڵکی غەزە، نە محمود عەباس و دار و دەستەکەی کە ئەو ئەوزاعەتە ئی دەکەن و خەریکن ئدامەیەدەن. محەممەدی ڕاستی لە ڕابەری حیزبی حکمەتی سخەتی ڕسمی زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. منیش سپاسانەکەم زۆر مەمنون و ئەم جاریشە کاتتان بە مندا هەر بژین. زۆر سپاس. ئازیزان بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکانی ئەم هەفتەیە بێنین لە ماوەی ڕابردوودا جارێکی تر ڕووداوە دڵتەزێنەکانی شوێنی کار کە قوربانی لێکەوتوتەوە. هەر لە ماوەی ڕابردوودا ئەگەر تەماشای پێگەی ئینتەرنێت و فەیسبووکی بڵاوکراوی دەنگی کرێکارتان کردبێ دەبینن کە دووبارە چەندین قوربانی تری شوێنی کار بۆتەوە. لەم بارەیەوە ئێمە پێشتر ڕێپۆرتاژێکمان ئاماژە کردبوو لە سەرنجی پێشەنگدا جێی خۆیەتی بەر لەوەی کە کۆتایی بە بەرنامەکانی ئەم هەفتەیە بێنین جارێکتر ئەو ڕێپۆرتاژە تەماشا بکەینەوە بزانین هۆکارەکانی و بێدەربەستی دەسەڵات و هەتا دوایی لە چیدایە. باش دیتنی ئەم ڕێپۆرتاژە سەرنجی پێشەنگ بەرنامەکانی ئەم هەفتەی پێشەنگ تیڤی کۆتایی دێت و تا هەفتەی ئایندە کاتێک خۆش بۆ هەموو لایەک. سەرنجی پێشەنگ. قوربانیانی شوێنی کار. یەکێک لە دیاردا دڵتەزێنەکانی کۆمەڵگەی کوردستان قوربانیانی شوێنی کارە کە ئامارەکانی گەیشتونەتە ژمارەیەکی یەکجار مەترسیدار. لە سەروبەندی یەکی ئەیار بڵاوکراوی دەنگی کرێکار لە کۆنگرەیەکی ڕۆژنامەگەریدا کۆمەڵێک ئاماری قوربانیانی شوێنی کاری ڕاگەیاند. کۆی گشتی ئاماری قوربانیان لەم 16 مانگەیە کە ڕووی داوە کۆی گشتی 79 قوربانی هەبووە لە 16 مانگی ڕابردووە کرێکاران گیانیان لەدەستداوە. ئایا ئێستایەک مانگونی و پاشێکی ئەیار ئامارەکان بەکوێ گەیشتوون؟ شاباز محمود بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوی ناوبراودا دەڵێت ئامارەکان بەرز بوونەتەوە بۆ ڕێژەیەکی مەترسیدار. تەنها لە 28 چوارەوە هەتاوەکو ئێستا 18 حاڵەتی تر تۆمار کراوە کە ئاخرین ڕووداوە ئەو ڕووداوە بوو کە لە پرۆژەی درەوستی لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی لە کامی داڕمانی کەوتنە خوارەوەی یەکێک لە ئەو فلاتانەی کە موات سەرخا بۆ سەر ئاپارتمانە بەرزەکان لە کامدا سێکرێکار ژیانیان لە دەستدا و دانەیەکیان بە سەختی برینار و پرسیارێکی سادە ئەوەیە کە هەڵکشانی بەردەوامی کرێکارانێک کە ئەبنە قوربانیانی شوێنی کار چکاردانەوەیکی لای حکوومەت، سەندیکا، خاوەنکار و کۆمپانیاکان و لایەنی تری پەیوەندیدار دروست کردووە. چ قسەیەکیان بۆ و چ بەرپرسیارەتیەکیان گرتۆتە ئەستۆ. شاباز محمود لە وەڵامدا دەڵێت بەداخەوە هەم لایەنی حکوومەت هەم لایەنی بەرپرس هەم خاوەنکار و کۆمپانیاکان گوێ نادەن بە مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە مەیدانەکانی کار لە ناو کۆمپانیا و کارگەکان و پرۆژەکانی کارکردنی کرێکاران. بەداخەوانێ حکوومەت شانی خۆی خاڵی کردوێتەوە لە بەرپرسیاریەت کە لە ئەستۆی ئەوە کە ئەویش چاودێریکردن و سەپاندنی پێویستیەکانی سەلامەتی چاودێریکردنی ناوەندەکانی کار و کۆمپانیا و کارگەکان بۆی کە چاودێریکی وردی هەبێ بەسەری وە لیژنەی تایبەتمەند بە مەسەلەی سەیفتی و سەلامەتی بۆ کرێکاران هەبێت لەو ناوەندانەیە. بەداخۆ تاکو ئێستا حکوومەتی هەرێم لەمەیە زۆر خەم ساردانە هیچ گوێیەکی نەداوە بە
پاراستنی ژیانی کرێکاران و بە ئەوەی کە بتوانێت لانی کەم چاودێریکی وردی هەبێ بەسەرم پرۆژانە و لانی کەمی مەرجەکان بسەپێنێ بەسەر کۆمپانیا و کارگەکان بۆی ژیانی کرێکاران پارێزراو بێت. پرسیاری گرنگ لە ئێستادا ئەوەیە کە چۆن بکرێت بەر بە بەردەوامی ئەم کارە ترسناکانە بگیرێت. پێویستە چی بکرێت بۆ ئەوەی بەر بە کارەساتی هاوشێوە بگیرێت لە ئایندەدا و کرێکاران چیتر نەبنە قوربانی لە شوێنی کارەکانیان. بەرپرسی گۆشەی قوربانیانی شوێنی کار لە بڵاوکراوەی دەنگی کرێکار دەڵێت ئەو حاڵەتانی کە ئەتوانێت ئەم ڕێژەیە کەم کاتەوە یەکەم ئەوەیە کە لایەنی دەسەڵات و بەرپرس لیژنەی زیاتری سەلامەتی سەیفتیە بێت و زۆربەی و مەرجانی کە پێویستن بۆ مەسەلەی سەلامەتی ژیانی کرێکاران لە ناوەندەکانی کار لە شوێنی کارکردنی کرێکاران لە ناو کارگە و کۆمپانیاکان حکومەت بیسەپێنێ بەسەر کۆمپانیاکانە کە بە ناچاری مل بدەن بە دەستەبەرکردنی هەموو پێویستیانەی خۆپارێزی بۆ کرێکاران و کرێکارانیش خۆشیان بە جۆرە لە جۆرەکان خۆیان لە مەسەلەی پێویستیەکانی سەلامەتی وشیاری پێیاکەن کە بزانن چۆن بەکارێنن و ئەو ئامرازانی کە ئامرازی کارکردنن وەک بەرزکەرەوەکان وەکو ئەو مەکاینانەی بۆ گواستنەوەی موادەکان بەکارێنن معلوماتیان هەبێەوە هەموو کۆمپانیاکان ملزەم کرێن بەوەی کە تیمی تایبەتی سەیفتی لە ناو پرۆژەکانیانە هەبێ کە ڕۆژانە وانەی پراکتیکی بە کرێکاران بڵێنەوە لەسەر مەسەلەکانی خۆپارێزی لەسەر مەسەلەکانی کەرەستەکانی بەکارێنانی کارکردن لەسەر مەکاینەکان لەسەر شێوازە سەلامەتەکانی بەکارێنانی و هاوکات لەگەڵ ئەمەشدا ڕێکخراوەکانی داکۆکی کار لە کرێکاران و هەڵسوڕانێکی کرێکاری کە لە مەجای مەسەلەی سەلامەتی کرێکاراندا خەباتەکەن لەو مەیدانە ئەتوانن دەور و ڕۆڵی کاریگەریانە بێ لە ڕێگای کۆبوونەوە لەگەڵ کرێکاران کۆڕ و سیمینارەکانیان بڵاوکراوەکانیان لەو مەجالشدا ئەمەوەک بڵاوکراوی دەنگی کرێکار کۆمەڵێک ڕێنمایی هەم لە بڵاوکراوەکەمان هەم لە پەیجەکەمان و لە ئایندەیەکی نزیکشدا هەم لە سایتەکەمان تایبەت بە وشیاری مەسەلەی سەلامەتی کرێکاران و مەسەلەی سەیفتی و سەلامەتی کرێکاران و پێویستیەکانی سەلامەتی خۆپارێزی کرێکاران و هەموو حاڵەتانەی کە گرنگە و هەموو ئەو پێویستیانەی کە گرنگە ئێمە بۆ کرێکارانی ڕوون بکەینەوانێ و بتوانین لەو مەجالە کارێکی وا بکەین کە بتوانین ئیسفادە بە کرێکاران کەین ئەم خەتەر و مەیدانی کوشتاری کە لە نێو کرێکاراندا هەیە بە جۆرە لە جۆرەکان بتوانین ئەگەر نەشتوانین من بڕیکەین بە جۆرە لە جۆرەکان کەمیکەینەوە بینینە حاڵەتێکی یاسایی بەداخەوە کە لە مودەی 6 مانگە 38 حاڵەتی قوربانی بۆ خۆی ئەمە پیشانەیە کە حاڵەتێکی ئەجگار خەتەرە و دۆخی کار لە کوردستان ئامن نییە.